ئەندامانی پەرلەمانی کوردستانن ئیدارەی سنووری قەزای پشدەر بەسەر دەکەنەوە. ئامانجی سەردانەکە گەیاندنی پەیامی سوپاسگوزاریە بۆ لێپچراوانی ئیدارەی سنوورەکە کە لە چەند هەفتەی ڕابردوودا شەونخوونی بەردەوامیان هۆکاری گرنگی ڕێگری بوو لە بڵاوبوونەوەی کۆرۆنا. بەپێی زانیاریەکانی کەناڵی گەلی کوردستان بەشێکی تری ئامانجی سەردانی پەرلەمانتاران بۆ سنووری قەزای پشدەر بەدووادا چوون بووە بۆ مەرزی کێلێ کە لە ئێستادا بەپێی بڕیارێکی حکوومەتی هەرێم هیچ جۆرە جموجۆڵێکی بازرگانی لەو مەرزەوە ڕێگە پێدراو نییە و ئەمەش جگەلەوەی ڕاگەتنی جموجۆڵ لە مەرزەوە زیانی زۆری لە داهاتی هەرێم داوە لە هەمان کاتیشدا نزیک بە 3,000 هاوڵاتی بێکار بوونە. سوپاسیشی بێپایان هێزەکانی ناوخۆ ئیدارە و کارمەندانی تەندروستی بکەین لە ناوچەی قەڵازێ ئەم ناوچەیە کە بەڕاستی گرنگێکی خۆی هەیە بە تایبەتیش لەو ڕوانگەوە کە بەشی هەرێ زۆری سنوورەکانی بە ئێرانەوەیە و ئەرچی کارمەندانی تەندروستی ئێرە لەوانەیە هاوشێوەی هەندێک شوێنی تر هەندێک قەزای تر لەسەر سنوورەکان قورستر بێت لە هەندێک بە پێویستی دەزانم کە لە هەموو ناوچەکان سەردان بکرێت لەم شێوەیە بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری کەم و کوڕیەکان بین چ شتێک پێویستە و زەرورە لەمڕۆدا بکرێت بۆ ناوچەکان بە سەروی خۆمان ڕابگەێنین بۆ حکوومەت زۆر بەپەلە بێتە سەرخە کە هاتین سەردانیان بکەین هەم بۆ ئەوی سوپاسیان بکەین دەستخۆشیان لێ بکەین و هەم بۆ ئەوی ئەگەر هەر کەم و کورتێکی هەشیان بێ لە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە ئێمە لەگەڵ ئەو دوو برا بەڕێزە بتوانین بۆیان چارەسەر بکەین. داخستنی مەرجی کێلێ پەیوەست نییە بە بڕیاری حکوومەتی فیدراڵی بۆ پێی مەرزەکە تا ئێستا بەڕەسمی نەناسێنراوە و دەستپێکردنەوەی جموجۆڵیش لە مەرجی کێلێوە تەنها بڕیارێکی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانی دەوێت کە بەپێی زانیاریەکان هەموو ئامادەکاریەک لە مەرجی کێلێوە ئەنجام دراوە و دەتوانرێت ڕۆژانە زیاتر لە 100 ئۆتۆمبیلی بارهەڵگر پێداویستی خۆراک لە وڵاتی ئێرانەوە هاوردەی هەرێم بکات و بۆ ئەمەش هەموو ڕێکارێکی تەندروستی دەگیرێتە بەر. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان قەڵاتزێ.